سڵاوتانە بێتەوە کاتان باش لە شەشەمین پێشانگای نێودەوڵەتی کتێبم لە شاری سلێمانی ئەو دیمەنانی دەیبینن پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە کە بەشێکی زۆر لە دەستگا چاپەمەنیەکان لە هەرێمی کوردستان و هەریەکە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەاندنی چاپ و سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەاندن و چاپی هەولێر و هاوکات بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەاندنی چاپی دهۆک و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەاندنی چاپی سۆرانیش بۆ یەکەمین جار لێرە بەشدارە میوانێکم لایە کاک هەڤاڵ کاوانی لە سۆرانەوە کاک هەڤاڵ سڵاوت دەبێتەوە کاتت باش بۆ یەکەمین جار بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوەی سۆران بەشداری دەکات لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی دەمێت ئاماژە بۆ بکەی خەڵک کڕیارانی کتێب دڵخوازانی کتێب زیاتر ڕوو لە کتێبێک دەکەن و هاوکات لە سنووری دارە سەربەخۆ سۆرانش ئەو کتێبانێک کە چاپکراون ئی تەواوی نووسرانی دارە سەربەخۆ سۆرانن. زۆر بەخێر بێن دەستگای زاری کرمانجی بۆ شاری سلێمانی ئازیەتان کێشە. بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕاگەاندن و چاپ و بەڵاوکردنەوەی سۆران ئەو ساڵە بەشدارین لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە شەشەمین پێشانگایە دەکرێتەوە لەو شارە خۆشەویستە. بەڵێ بەڕێوەبەراتەکەی ئێمە تەمەنی ساڵێکە ماوەی ساڵێکە دامەزراوە بەڵام بە خۆشحاڵیەوە توانیمان لەو ساڵەدا نزیکەی 30 کتێب چاپ بکەین لە بەرهەمی نووسەرانی سۆران و دەوروبەری کە ئەوەش خزمەتێکە جێی دەستخۆشیە هەم بۆ نووسەران و هەم بۆ ئەو بەڕێوەبەراتیەکە لە ماوەی ئەو ساڵەدا توانی 30 کتێب چاپ بکە بۆ ئەو نووسەرانە و هەروەها بەشداریش لەو کتێبانە بکە لە پێشانگادا. ئەو بەڕێوەبەراتیە بە هاوکاری زۆر لایەن دروست بوو و هەروەها دەستی بەکارەکانی سەرەڕای چەندین گرفتی ئیداری بەڵام زۆر سوپاسی بەڕێز کاک شێخ مەجید دەکەین کە زۆر هاوکارمان بووە و هەروەها کاک شێروان بەڕێوەبەری گشتیمان زۆر هاوکار بووە لەو بەڕێوەبەراتیە و هەروەها بە هەوڵ و ماندیبوونێکی زۆری بەڕێز سەلی مستەفا بەڕێوەبەری ڕاگەاندن و چاپی سۆران کە ئەو کتێبانە هەموو چاپکراون ئەو کتێبانەش دەتوانم بڵێم لەسەر ئەرکی خۆمان وەکو دایرە چاپمان کردوون بەبێ ئەوەی هیچ جهتێک هاوکاری داراییمان بکات بەڵام ئێمە بڕوامان بە زۆر شت نییە کە دارایی دایرەیەک تۆ لە هەندێک شتی تر سەرف بکەی ئێمە زیاتر ئەو میزانیە و ئیمکانیەتەی کە هەمانە لە کتێب سەرفی دەکەین و بەردەوامیش دەبین لە هەموو پێشانگەکانی کوردستان و بەردەوام دەبین لە چاپکردنی کتێبی نووسەرانی سۆران و دەوروبەر بە هەموو قەزا و ناحیەکانەوە و ئێمە وەکو نوێنەری سۆران ئەو شارە خۆشەویستەی خۆمان ئەم ساڵ لەم پێشانگا بەشدارین. هەڤاڵ کاوانی دەمێت ئاماژە بەو کەم بەشێکی زۆر لە ناوەندەکانی کتێب و هەروەها ئەو دەستگا چاپانەی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە لێرەن ئەوەی جێی سرنجە یەکەمین جارە کە بەڕێوەبەراتی چاپ و بڵاوکردنەوەی سۆران بە نوێنەراتی دارە سەربەخۆ سۆران لە پارێزگای سلێمانی بەشدارە لە شەشەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی. پێشانگەکەش تا یەکشەممەی هەفتەی داهاتوو واتە 9 مانگ بەردەوامی دەبێت.